ميرو ميرو كالي جابر خومي لدوات امين دركرتو ميرو ميرو صزقان رمني لدوات اي خالزي وحنا مديفي كالي اشقي بولات دايما العقل زوحنا مديفي بوان في اشقي بولات عزيز دردك لي مالوح كالي كانوا مامينو بخوة من مردم خاسرن عزيز ويحرتا دوري وتوح جا من مردم خاسرن كالي كانتا دوري بەوردبوونەوە لە مێژووی گوندەکانی هەورامان دوو قۆناغی گرنگمان بۆ دەردەکەوێت مێژووی پێش هاتنی ئیسلام و دوای هاتن و فراوانبوونی قەڵەم ڕەوی سوپای ئیسلام ئەوەی دەکەوێتە پێش مێژووی هاتنی سوپای موسڵمانان مێژوویەکە کەمتر دیکۆمنت و بەڵگەی لێبەجێماوە ئەوەی هەیە پاشماوە و شوێنەواریەکانی ناوچەکەن کە بەڵگەن لە سەربوونی ژیان و نیشتەجێبوون لەم ناوچەیەدا بە هاتنی سوپای عەرەب زۆربەی بەڵگە و نووسراوە ئاینی و مێژوویەکان سووتێنراون دواتر لە ڕێی مزگەوتەکانەوە قۆناغێکی نوێ لە مێژووی ئەم ناوچەیە دەست پێ دەکاتەوە بەتایبەتە ئەو مزگەوتانەی بە ناوی عەبدوڵڵای کوڕی عومەرەوە ناسێنراون کە لە زۆرێک لە گوندەکانی هەوراماندا هەتا ئێستاش ناویان ماوەتەوە گوندی داریانیش دەکەوێتە ناو هەمان مێژووەوە لە سەردەمی هێرشی ئیسلام بۆ ئێران و بۆ کوردستان لە چەند شوێنە مزگەوت دروست کراوە لە گوندی نۆدشە لە چابلکانی کوردستان لە ڕێژاو لە داریان ئەم شوێنانە ناسراون بە مزگەوتی عەبدوڵڵای کوڕی عومەر ئەمە دەگەڕێتەوە بۆ ساڵانی هەژدەی کۆچی لە نێوانی ناکۆکیە کە لە بینی بەگزادەکانی ڕەزا و لەهۆن پێشدێ لە دەوروبەری ساڵی 1930 زاینی 1000 تا 1980 زاینی لە بینی بەگزادەکان و لەهۆن و بەگزادەکانی ڕەزا و ئەو ناکۆکێکە دروست دەبێت گوندی ئەسپەرێز هێرش دێنە سەر ئاوایی داریان و ئاوایی داریان و مزگەوتی عەبدوڵڵای بنی عومەر دەیسووتێننەوە ئیسەی فەقەت شوێنەوارەکەی ماوە قەڵای گەوران دەیمی دەگاوەر ینی دێ گەورەکان شانشین و تلی یەزگەرد و نووسراوەکانی ڕەزم ئارا نیشان دەدات کە داریان گوندێکی کۆنە لە دەوروبەری ساڵانی 320 کۆچی مانگی کە دەیلەمیەکان و بوویەکان لە شماڵی ئێرانەوە لە باکووری ئێرانەوە هێرش دێنن بۆ کوردستان و منتقەی خوراوای ئێران منتقەی هەورامان دەکەوێتە ژیر دەسەڵاتی بوویەکان و دەیلەمیەکانەوە هەر لەو کاتە بڕێ لە خەڵکی ئەم مەناتیقە دەبێتە پەیرەوی ئاینی باتنی یا ئاینی نەسیری بە شوێن ئەو ماوە لە دەوروبەری ساڵانی 600 کۆچیە سلتانی ساق ئاینی یاری دروست دەکات و بڕێ لە ئەم خەڵکی گوندانیشە دەبنە بە پەیرەوی ئاینی یاری یا ئاینی یارەسان و لە کتێبی ڕەسالەت السانیەیش ئەمە باس کراوە کە قەریەت الدەیلەم یا هەر گوندی هاوار لە پاڵی هەڵەبجە لە پشتی شنەروێ ئەو گوندە لە ناو کتێبی ڕەسالەت السانیە بەناو قەریەت الدەیلەم ناوی ئەبەن کە ئەبێتە بنکەی هەڵمەتدانی دەیلەمیەکان بۆ سەر خلافەتی عەباسی لە دەورەی سلتانی ساق کە ئاینی یاری ساز دەکا
چەند نەفەر ناوبانگ لە ناو ئەم دەیە بە ناسراون یەکێ لەوانە پیرنگای داریانیە. پیرنگای داریانی یەکێ لە پێرەوانی سلتانی ساق دەبێت و ئەم شعرێشە ئینی پیرنگای داریانیە کە دەفەرمێ وەنەختە پیرم وە کەلام شۆن بشەگ مزانمێ ڕاگەڕاژ کۆن هەفتەوان دەستگیر تا ڕۆی وەی ڕۆڕۆن کە وەرمان گێرتەن بێشەک و شگۆن. لەناو ئەم شعرا ڕوون دەکاتەوە کە هۆرامیەکان بە قیامەت ڕۆژی قیامەت ڕۆژی ڕۆی ڕۆن ڕوون ڕۆژی ڕۆی ڕۆ ڕۆڕۆ یان وتووە. بە شوێن پیرنگای داریانی پیرێکی ترمان بووە بە ناوی شاوەیس کوڕی پیرقەمەری داریانی کە لە دەورەی سەفەویە یا تورکەکان ناسراوە بە شاوەیسە سوور یا بە شاوەیس قولی یا بە شاوەیس قرمزی یا بە پیرقرمزی. لە دەستنووسراوەکانی کتێبی بورهان الحەقا نامەی سەرنجامە بە ناوی ئەم دوو بەڕێزە ئیشارەت دەکات. لە نووسراوەی خەتی تاریخی بەدلیسیە کە من چوون زۆربەی ئەو تەحقیق و ئینمە کردووە لە ناو کتێبە کۆنەکانە فرەتەر لەسەر بەڵگە نووسراوەکانە ئیشم کردووە. لە نووسراوەی خەتی تاریخی بەدلیسیە هەروە لە لاپەڕەی 119 کتێبە چاپکراوەکەیشیە دەڵێ ناحیەی زەڵم نەفسود نەوسود شەمێران هاوار سیمان وڕاو دان کە ناوی داریانە وڕاو داریان ینی وڕاوداریان و گوڵ ئەنبەر کە خورماڵە ینی مەزرای باستانە کۆنە لە ژیر دەسەڵاتی بێکەبەگی ئەردەڵان نابوون. بێگی ئەردەڵان ساڵی دەسەڵاتی لە 900 کۆچیۆ تا 942 کۆچی دەسەڵاتی بووە بە مل ئەردەڵانە لە دەورەی شا ئیسماعیلی سەفەوی. لە لاپەڕەی 185 کتێبی زەبدەت و تەواریخی سەنەندیجیە کە هاوچەرخە لەگەڵ مۆلەوی تاوگۆزی و مەڵا ئەحمەدی داریانی نووسەری قورئان بە دەستخەتی خۆی کە ئیستا لە بنەماڵەی شێخ نورەدینە لە سلێمانیا هەیە مامۆستای بەناوبانگ بووە ناوی داریان ناوی وڕاوداریان بە ناو وڕە دەن ناوی دەبات. گوندی داریان یەکێکە لە گوندە خۆش و دڵگیرەکانی هەورامان سەر بە قەزای پاوەیە 25 کیلۆمەتر لەو شارەوە دوورە. دانیشتوانی ئێرە بە ئاژەڵداری و باغداری و پیشەسازیە دەستیەکانەوە سەرقاڵ بوون. لە ئێستاشدا پرۆژەی بەخێوکردنی ماسی و هەنگداری سەرچاوەیەکی گرنگی دەستی کاری دانیشتوانی ئێرەیە. جوگرافیای ئەم گوندە سنوورێکی فراوانی ناوچەکە دەگرێتەوە. بەنداوێکی گەورەش لەم سنوورەدا بە ناوی ئەم گوندەوەیە کە پێی دەوترێت بەنداوی داریان. زوانوی دەگەی بە زمانی هۆرامیە دەگاو داریانی نافاسەڵەوە 25 کیلومتری شار و پاوێ و 140 کیلومتری مرکز و ئۆستانیەنێ. کار و مردموو دەگاو داریانی حیوانداری و باغداری و تۆڵۆچینیە بیێنجە قەدیمەوە. جەدیدەنیچ ئێمە پەروەرش و ماسا و قزالالایمان هەنێ حدود و 38 دانێ مزرعی پەروەرش ماهی مادلی دەگاو داریانیە فعالێنێ تۆڵەوە گرتەی مەخصوص و دەگاو داریانە جقديمو حدود إما صوصي نفر مشغولي كاره بيني جديداً جمع حدود 38 نفر عم مشغول شغل وبرورش وماهي قزل عليني سالانة حدود سيارات ونيمة صادرات ومحصولات قزل عليه معهن مساو قزل عليه بسطحه وأستانينه جدوارو دقاو داريانيو درياتشة وصدو دارياني چند سالن بناكريان صدو دارياني چون اینا نزدیک و دقاو داريانينه بنامه هر ای دقاوی ماننه که باعث جذب و گردشگری بیان دقاو دارياني بابتو وجود آب فراوانی که هنج مناظر طبيعية که هنج سالانه شاهد و حضور و چندها هزار گردشگری ادلی وشنه بی بابتو اما عامل مقامتگی ما وشی کردنی فإقامته ممانكا كجسحته سطح أستاني وحتى كشوري كحضور بذاكرة ديلان كراتي دقي بيشوانه مناوي مقامت جمع وشي كرديني كرتاك ابني شو قال لي عكسيكم
لسيداري بيه ولسيداري بيه ما وزبك شو أبعدو من لجفاي غيري بيه أغجفاي غيري بيه غريب وبكيض يا غريب وبكيض يرنجي شن صالم وبواني أقدر شو کاتێک بەناو ئاواییدا دەگەڕاین کەش و هەوایەکی سارد گوندەکەی داپۆشی بوو. دانیشتوانی ئەوێ لە ناو ماڵەکاندا بوون لە پڕدەنجی تەقەتەقی دەستی خانمێکمان لە کاتی نانکردندا بەرگوێکەوت. ئەو لە ناو جێگەی نانکردنەکەیدا نەوەکانی لە دەور کۆبووبوونەوە. هێدی هێدی نان و گێتە مەژگەیان دەخوارد. ئەویش سێ جۆر هەویری شێرا بوو. بەشێکی بۆ نانی هەورامی و ئەوی دیکەی بۆ کاکڵە بەگوێز و ناوساجی ئامادەکرد بوو. لەگەڵ نانکردنەکەدا گێتە مەژگەی بۆ ژەمی نیوەڕۆ و منداڵەکانی دروست دەکرد. اینو نانپەتەکەی ما وێچمێشە ئاوی و مەکی و پوختە هەمیرەکەی شلمێ و نانێکی کەرمی ئاختە اینو کلوچەکە چما پێکەن پودر و دووشا و شەکەر و وانیلش کەرمی خمرێ تەمیز شلمیش تا 2 ساعتا مازمیشە پفکەرە و ئاختە کلوچەکەی بەچمی اینو گێتە مەژگەکەی چما حەج هەمیر و نانەکەی وەش کەرمی ئاژەنی هۆرەمانی فرە زەحمەکێشی بینی ئاختە لوێنی مدلێ گەلەی ئەیلمێ هەڵی زەژەنێنمی و ئاختە دبێنەوە شەکەرمی شەلەمینەوە شەکەرێنمی و خەلە شوێنمی پەتڵە وەشکەرێنمی و وەرێنمیش ئاسا و ئێتر نانە پەچێنمی و گێتە مەژگێ و کلوچێ و شلکینی و ئێچەوە هەمیشە کەرمی شەنی هۆرەمانی ئیم چێوە هەرکەرە هەمیشە وڵا سوحانی ساعة 6 ژمێن ماسوحی کەرمی و ئاختەی نامچێ سوحی وەرمی و چاشتۆنی مڕۆی منێمی سەر دە و سعام و دێ دەست کەرمی نانپەتێچمە ما نانپەتەکەی تر نانەکەی پەچمی دەستۆ دۆڵەکە تەمیز کەرمی نوێ یارمیان بێ نامچەیەکەنی مەڕۆیچمە داریان گوندێکی ئاودارە و نزیکە لە بەنداوی داریانەوە سەرچاوەی ئاوی زۆرە و بۆ پرۆژەی بەرەمێنانی ماسی گونجاوە لە کەنار چەم و کانیاوەکاندا چەندین پرۆژەی ماسی دروستکراون دەستی کاری بۆ گەنجەکان ڕەخساندووە لە ڕێی خۆراکی تایبەتەوە کە لە شارەکانی ئێراندا بەرهەم دەهێنرێت ماسیەکان بەخێو دەکرێن پاش گەورەبوونیان لە ناو بازاڕەکانی ئێراندا ساغ دەکرێنەوە و فرۆشێکی باشیان هەیە. ئامی داریان وی مچنە نەفەرێوە ئێستەقباڵما کەچی تەرحەوشیلاتیە یەواژەیەکی چاوایلەوە قەتەن کارشناسی شیلاتی هەمڕای ئێمەش چاکەر ئێمەش بووچمە قەتەن کەمەرە هیمەتیمە بیناوتەوە پڕما کرد بە خۆی گۆرەی و واتما باتەوە جوپینەیەکە خۆی گۆرەی ئاوێشۆی نعمەچەندیان اختیاری مێج ئێمەش تاومی چیگەنێ حیاتی بە تازەش بدەمی پنەوە ئێسفاڵێ بهینەش نەکەرمی و حدودی و 15 ساڵ ئێمە چا تەرحەی شروعما کردن الحمدلله خراونەویان بنسبت حالا بعض مواقع شاید مشکلات و خاصی وشن ولی مجموعة نێمە ڕازی بین میچی تەرحەی بالاخره نەک هەر ئەمن چنە نەفەری و تەرچی دەگاو ئێمەنێ شروع شاکردن پیکاریە و شکر و خۆی خاص بیان دەوێ چیگەنە مەشغول و بالاخره کەسب و ڕوزی حەلاڵ یعنی چ وشە بە تۆر مستەقیم تاوانی دەرامەدەوە کەسب کەرا هەم تۆر غێر مستەقیمی ئەفرادانی وەتەریم تاواچی دەگەنە جەکەناروی پەروەردەژماییەنە بالاخره لقمێنانێ حەلاڵە بەدەست بارانی ئێمە شکرگوزارین مێکی واقعاً چی دەگایمانێ باتەوە جوپینێ دەگای مەحرومێنێ جبوون بەستەنێ و ئێمە هەر کەم تامی هەنگامی و هۆرگەیمێکی هەڵا کار ئافرینیوە کەرمێکی نەفەرێوە کناری منە لقمێنانە بەدەست بارۆ نەیاگی شانازیە یاگی ئومیدواریە پێمێ و ویچمە الحەمدولله بازە مەواشمی هەر خاص بیان شکر و خۆی تاوانمە
پێوچمە ئستفادەش بیان و کناری شەنارزما کردی فرۆکەسی شیشیلاتی ئستفادەش کردن هەڵای مەجێ کاریگەری ماجێ قاترداری ما بالاخره جە ڕارندەی ما جە کاریگەری ما گر بە نوعیوە تاوانشە استفادە بەرانی کلەن هەر کارێوە وی تامزانەی بالاخره مشکلات و خاص و وشن بخصوص کارێوەکی زینەی سەر و کارە بۆ مشکلاتش فرەتەرە ئێمەش ئی پەروەرش ماهەیە بعض مواقع بالاخره نەوەشیانێمە پێشمیانی کە هەرچ نەوەشی مزڕ نییە پێ ئینسانی واچمی ماساوی نەوەشەگن و زەرەر و پێم وەلی پێ ویمە مشکل سازە ئێمە باتەوە جوپینەیە هەزینەوە سەنگین کەرمی توول و دۆرە و پەوەرش ماهەیەنێکی حدودەن حەفەش مانگی توولکێش و ئەگەر خوای نەکەیە جە ئاخر و دۆرەی ماوێ بالاخره مشکلێ گریبانگیرما بوو ئێمە هەزینە سەنگینەمە یاگە هیچی مەگرم مەجبوریم ماسایما بە قیمەتێوە هەرچ نازڵیش بوو ڕەدێشا کەرمی تا مشکلەکە ماحەلە بوو کە شاید ئەپی شرایەتە چون یەک دەفەیمەی تۆلیدی ما مجموعی بازارێوە ناموناسبشن و هەری بازارە ناموناسبێتە و باعث مێ زەربە بوەرمیەوە خۆیانە کە پێساڵانی تەری لە حازی ماڵی و لە حازی اقتصادی و مشکل ساز و پێمە وێنە تامی ساڵایەندی کارەکەمە خاستەر پێگیری بیم بنابراینمەوە عرضم کردی که هنوز مشکلات و کار و ویشنش ولی جه کناری شنه انسان مشو شاکر بو همیشه هر کاری و هر پاس مشکلاتشن معایبشن محاسنیشن اما کنارویم مشکلات یعنی که هن محاسنیشن الحمدلله اما فروکسی چنم تاو روزی و حلال بدست بارو چون واقعا اچی لیکو کمرینه انسان بتاو رزقی روزی حلال بدست بارو هنرش بخرجدن اما دگاوداریانی دگای و نینا جبون بستنه بالاخره خوای حد فقط مجد نعمت و آوی الحمدلله خوای گوره بهرمندی کردین می اما جلحادی جغرافیانه موقعیت فر سخت و نعمت تنگنانه بنابراین من مشود جه این موقعیت که خدا دادیه که خوای نیان اختیاری می ایمش بهترین استفادهش نکرمی مردمو داریانی مردم زحمت کش بیان اگر ما هر گذشته مطالعه کرمی مردمان بیانی باوس بینه که جاله نبین چی دقای منه اما به حل صنایع دستی جه طول حسی اخوانی حسی و کرمی جزم بوداری بالاخره بکارانی و تر باغداری توانشا زندگی و ساده و حلال و زلال به دست بارانی پیوشا خوراکیش بالاخره جه پودر و ماساوی جه سویان روغنا چیوانی و ترینی که به سویت و بسته‌بندی کریو و جه کارخانه و ایمه به دست ایمه میاو آی سایزانی و متفاوتنه چون زمان بچه ماهی مرمی خوراکی و فروردش گره که به تناسب که هرچی بچه ماساوی گورمو سایز و خوراکی چه مشو زیادتر بو ما ایمه تایماش میاد نو خوراکی جه سایزانی و متفاوتنه با توجه پا دورو پرورشی ما تغییر کرد و لحاظ و قیمتی چنه بازم فرقش والله من زمانی و که آوی سرده بو فر گرم نو یعنی شنو آنه چره ماساویش ما بیا مقدار رشا بلوسترو کمبود و آی مانو اکسیژن جنو چی شرایط نه اما فرتر خوراک دهیمان ولی زمان خوانه که کمبود و آی ما بو یا فصل فر گرمه بو اما ناچار مقدار خوراک ما مرمی وارو که دچار و تلفاتی و مشکلی نیم داریان یەکێکە لەو گوندانەی داری ئەرخەوانی زۆرە و ڕووبەرێکی فراوانی شاخەکان بە داری ئەرخەوان تەنراوە هەر بنەماڵەیەک باخێکی تایبەت بەخۆی هەیە ئەمە ژوای کردووە ژمارەیەکی زۆر لە دانیشتوانی ئێرە توڵگرتنەوە بکەنە پیشەی سەرەکیان بە پێی وتەی دانیشتوانی ئێرە زیاتر لە 136 وەستای دیار و کارامە لەم گوندەدا ئەم کاریان کردووە و ژێوی ماڵ و منداڵیان لەم ڕێگەیەوە دابین کردووە. تقریبا زمانه بابا من زوتریج والچانه بابا منیش بیا با هر شغل بیان تا تو من لا بابا ما یادش گیتن امنیش لا تا ما یادم گیتن تقریبا داریان صحری من نبین تقریبا داریان 136 نفر حسابم کردن با ویروری امن چی سبب بافشا بیان و ای زندگی چایی طولی بینه چی طولانه و چی سبب بافینه جماوری شاکرده نگیتنی شاو دماوری شاکرده من شاکر عراقی
حتا بەدەنی شارجە کفریەنێ وە تێنێشا یانیشا بەگەنمێ ئەودنیشا پێ زندگی شاچی دەریانە کە نانەوە شاپداکردن وازنێش بەدەنێ شامایشتێ حتا لوێنێ شەهابات گەردەنیوان ماچاش زەوارەکۆ گەردەنەوە زەوارەکۆری تا زەوارەکۆ لوێنی تقریبا 4 شەوی 4 ڕۆی چیگە بە پای لوێنێ بەخاتەوە ڕزقیەوە ئەپی توڵا زندگی شاکردن و ئێمەش تا ئیسێ ئێدامەمادان و پێی شغڵ و وەچمە ڕازیەنا ئەمن ئیسێ 6 زاوڵێم هەنی یەرێک کوڕی یەرێک کناچی من پێی توڵانانم پێ بەراوردین و ئیسەیج هەر ئێدامەمدان کەمتاونە هەر پێی توڵا تامەننا زندگی کەڵفەتیم بەربارون ئینە نەژماچا ئەرخەوان گرکە جارە وێش هەنەش هیچ کەسمە تاوا بلو جارە و کەسیوە نەتوڵە بڕۆ مەسەڵ جەدەگا و داریانیێنێ گرکەس زەمین و وێش هەنش ئی جارە ئەرخوانیشە هەنێ ئەلان من جارەوە ماهەنەما ئینە و کۆنی زەمانە تاتێم بێن ئایش ئەساش دەسان ڕیان بە ئەمن و ئێزافە ئانەیە بەخاتەوەی نێفتا و دوان زەماگە کارکەوونەچی پیتوڵا پێکار نەبوونێ ئەمن جارەوەتەرم کە دێنە ئیجارێ 10 ساڵە بە 10 ملیۆن تمەنی هێنە لا دەستی من نزیکترە پێ من خاستەرە هیچ کەسمە تاوا بلوجە جارە و کەسێنە ئێرە خەوانە مش و گر ساڵێ بڕیەوەی مەسەڵ ئەگەر ئەرخەوان نەبڕیەوە ئیسیفاش نەکەرا بۆ دارێوە گەورێ تقریبا پیر بوو هیچ کەس ئیسیفاش نەمەکەرەوە ئەزنەوە کە ئی ئەرخەوانە پیربی متاوی بڕیشەوە کە ئەم جوانە بووە سۆز بووە ئەزنەوە ئی توڵێ مەسەڵ ئی توڵێ بەربێچنەش ئیجا ئی توڵی چێ تقریبا 50-60 ڕقەمەشنە بەرمەی چێوە کە دروستکەرمێ کە کۆنە ئامە بوو دروستما کردن کەمزانمیش مەسەڵی ئیسە سفارشەکەن جێ عێراقە و ئینەش عەکسەکە شاکیاسەن پێ ئەمن نەخشەکەش کە 80 دانیشاگەرێکی نێ پێی شەوخاوی لامپ و شەوخاوی دەسوورە شادان بە من ئینە جەکۆنەوە نەوێن ئینە وێم وەشکردن جەکۆنەوە نەوێن وێم وەشکردن کە دەسوورە شادان من پا دەسووری نەمە وەشکردن پێشە مەسەڵ هەن جەتارانە سفارشەکەن پێی دەسەگوڵی پێی زەماوەنی مەسەڵ جەکۆنەوە نەوێن جەتارانە سفارش شادان مەسەڵ من ئینەمە وەشکردن پێی دەسەگوڵی پێی زەماوەنی چێوە ڕەحەتا گوڵەکەش بنیانێ کە پێی وەشی چێوانێ کە دەسایرە ماهەن چنگڵۆ ماساوا ماهەن چنگڵۆ کوڵی ماهەن کە هەنارش بنیانە گیرمش کۆڵۆ ئینەی و قەدیمیان نانەشانە ماهەنە پێیاگی برنجی پێپاڵفتەوە برنجی نانەشانە منە پێیاگی نانکردێ نانشتەرۆ منیارێ کراخ و نانکردێنێ ئینە نوعێوەن ماچەش من مێوەری پایدار پێمەمانی بوو ئیش هەر مێوەری پایدارە ئیش نوعش چیش فڵەنێ ئینە ئیچمە ئینە نانەشانە دوە نەفەریە ماهەنە تا 5 نەفەریە تا خانەوادە 7 نەفەریە نانەشانە و برنجینە پێپاڵفتەوە برنجی ئینە سۆزی وەریە ماچەش من سۆزی وەری تقریبا سریا پێسەر پەیمەمانی چواردانە ئینسانەشات سریشە چواردانێ ئینە نوع وەری خۆمی ڕۆزگاکردە کاڵی گەندەی لە ناڵێ شێوان ئازی دەردەکەڵێ لێمەڵم کاڵی گیان بەڵاڵ بارمی بوو بخوا دەی دنیاوێ بێتۆ داوی داریان یەکێکە لە پرۆژە درێژخایەنەکانی ئێران لە ناو جوگرافیای هەوراماندایە ئەم بەنداوە بە ناوی گوندی داریانەوەیە بۆیە ناوبانگێکی باشی بۆ گوندەکە دروست کردووە و سەرنجی گەشتیارانی ڕاکێشاوە ئەمە ژوای کردووە ناوی داریان هەمیشە لەسەر زاران بمێنێتەوە. کاڵی گیان ئازاری